سەرەتا ئەوەی تورکیا ئێستا بەرپایەکە دژی هەموو پرانسیپە نێودەوڵەتیەکانە، دژی هەموو بەندە نێودەوڵەتیەکانە، چونکە هیچ وڵاتێک ناتوانێت سنووری وڵاتێکیشکە ببەزێنێ. بەڵام ئەوەی ئێستا تورکیا دەیکا بە بۆمبارانکردن بەهاتنە ناو بە تەنها بە بۆمبارانکردنی ناوچەکانی کوردستان نەوەستاوە. ئێستا دەوڵەتی تورکیا پێی ناوەتە ئەوە کە بە سوپاوە دێتە ناو خاچی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەوەی ئێستا ئەو دەیکا ڕەنگە تاگلایەنە نەبێ، لایەنێک هەبێ کە دەستی ئەو لایەنە بگرێ بۆ ئەوەی بێ لە ناو کوردستانە بە کەیفی خۆیان ئەم جۆرە تەعاملانە بکە. لێرەوە داواکارین لە حکوومەتی عێراق، چونکە حکوومەتی هەرێمی کوردستانش بەشێکە لە خاچی عێراق، سەروەری عێراق بپارێزن، نەهێڵن چیدی حکوومەتی تورکیا ئەو هێرشە ناڕەوایانە، ئەو داگیرکاریانە دەرحەق بە خاچی کوردستان بکە. ئەو هێزانەی ئێستا هاتۆتە نێو خاچی کوردستان بە هەر شێوەیەک بێ، بە شێوەیەکی دیبلۆماسی بێ یان بە شێوەیەکی عسکەری بێ، لە خاچی کوردستان بخرێنە دەرەوە. لە ئێستا ینی چ وڵاتانی دەوروبەر وڵاتە زلهێزەکان بەردەوامن لە داگیرکاری خاچی کوردستان. ئاشکرایە کە وڵاتانی دەوروبەر چیەکەن. لە ئێستا ئەوەی کە ئێمە بینین هەچی دوژمنانی دەتەوەکەمانە یەکدەنگ و یەکەڵوێستن. ینی پێویستە لەم کاتەیە کە ئەزانین بارودۆخێکی دژوار لە عێراق تێپەڕێ بەرامبەر بە کوردەوە تا لە ناوچەدا بڕاوەکان غەدر لە کورد دەکرێ، ماڵی کورد دەخورێ، لەولا وڵاتانی زرێز دێنە ناو خاکەکەمانەوە. باشترین شت کە لە ئێستاە بکرێ یەکریزی و یەکدەنگی حیزبەکانە، بەتایبەت حیزبەکانی هەرێمی کوردستان، ئەوانی کە لەم ناوچەیەدان، چونکە دوژمن کاتێک کە دێ بە تۆ ناڵێ سەوزیا، زەردیا، سووریا، هەر ڕەنگێکی یاخود دەربیر و باوەڕێکی سیاسی تەیە، ئەو پێ دەڵێ ئەمە کووردە، داگیر دەکا. بۆیە بەڕای من باشترین ڕێگا لە ئێستاە چ بۆ ئاسایکردنەوەی دۆخی گەروو ناوچەدا براوەکان و چ دش بۆ داگیرکاریانی کە لەسەر خاکەکەمانەکرێ یەکریزی و یەکدەنگی حیزبە سیاسیەکانە. چونکە پندێکەیە کە ئاڵێ برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوددا بێ. یان ئەگەر لە ئێستادا حیزبەکان یەکدەنگ بن، ئەوە ئەتوانن ئەو پێشێلکاریانە بوەستێن یان هەر هیچ نەبێ ڕوبەڕوویان ببنەوە. و من پێم وایە لە ئێستادا زیاد لە هەموو کاتێک پێویسترا بەتایبەت کە لە ئێستاشا کە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانین، ئێمە لە بەرامبەردا هەندێک لایانی شۆڤێنیە لە کەرکووک و ناوچەدا براوەکان کوربەی جۆرە ناخوێنەوە. بۆیە باشترین ڕێگا چ بۆ ئەو داگیرکاریانی کە وڵاتانی دەوروبەرێکن و چ ئەوەشی کە لە ناوچەدا براوەکانە گوزارێ یەکدەنگی و یەکریزی و یەکەڵوێستیە. دەوڵەتی تورک هەموو کاتێکام داگیرکاریانە ئەنجامەدات ئەوێ خەونی ئیمپراتۆرەتی عوسمانی جارێکتر زندوو بکاتەوە. بەڵام ناخۆشی داخی گرانی کورد ئەوە لێرەدا ئەوەیە بە دەستکێشەی حیزبی کوردی ئێستا ئەم کارانە ئەنجامەدات. چەند حیزبێکی کوردی کە ئێستا بینیم پێشڕەویانەکەن، چاوساغیان بۆکەن، سیخوڕیان بۆ ئەنجامەدەن. بەڵام پێویستە بۆ پێشگەتر لەمانە کۆنگرەی نەتەوەی کورد ببەسترێ، بتوانین ئێمە نێوماڵی کوردی لە هەرچوە پارچەی کوردستان یەک بخەینەوە، بتوانین ڕێزەکانی خۆمان یەک بخەینەوە، بتوانین بە هەموو هێزێکەوە بەیەک هێز بەیەک دەست ڕوبەڕووی دەوڵەتی تورک ڕوبەڕووی دەوڵەتانی تر داگیرکار ببینەوە، بۆی نەتوانین جاتر قەتڵ و عام و کوشتاری نەکەین لەسەرمە. بۆمە لە دوایین ڕووداودا بینین ئەردۆگان هەڵەستێ بەلادانی سەرۆک شارەوانەکانی ئامە چەند شارەوانی سەرۆکە کە سەر بەها دەبن کە ئەمە لە خۆیدا هیچ شتێک بۆ ناوی دیموکراسی ناهێلێتەوە. دیموکراسیت لەو وڵاتە تەنیا ناوە، هیچ شتێکی تیان نییە. هەموو بە ئامانجەکان بۆی جایتر کورد ڕەوانی شاخ بکەن، بە هەموو دنیا بڵێ ئەوە تا کورد لە ئێستادا چەکداریە، خەریکی حیزبێکی تیرۆریستیە، داوای مافی بە شێوەیەکی یاساییان بە دیموکراسی داوای مافی خۆی ناکات.